بەڕێزکەوە هەنگەری لە بڕۆکسلەوە لەگەڵماندا کە چاودێری سیاسیە. بەڕێزکەوە هەنگەری ئەم کاتتان باش. جیاوازی ئەم خۆپیشاندانە لەگەڵ خۆپیشاندانەکانی دیکە چییە؟ یەکەم جیاوازی ئەوەیە کە ژنێک لێرەدا کچێکی جوانی 22 ساڵە بەناحەق کوژرا لەسەر شتێک کە لە هیچ جێگایەکی ئەم دنیاە و لە مێژووی هاوچەرخی بەشەردا شتیوانە بۆ کە لەسەرەوەی کە مانتۆی کەسێک یا قژی سەری خانمێک کە بە دەرەوە بێ گیانی لێبستێنی. دووهەم ئەوەی کە یەکەم جارەکە هەموو بەشەکانی دیکەی ئێران ئاوا بە پشتیوانی کوردستان دەخرۆشن و هەڵدەسن و بەداخەوە کۆچی یا بڵێ مەرگی چیژێکی کورد دەتوانێت شۆڕشێکی سەراسەری بەرپا بکە. بۆ نمونە ئەگەر هەڵی سەنگێنین لەگەڵ ساڵی 58 هەتاوی یا 1970 زاینی ئەو کاتێک کە خومەینی حکومی دەرکرد بۆ کوشتار لە کوردستان، بەشەکانی دیکەی ئێران نەتەنیا ئاگایان نەبوون یا ئەگەر ئاگاشیان لێبوو بێ پشتیوانیان لە حکومەکەی خومەینی کرد لانێکەم بە بێدەنگی خۆیان. بەڵام ئەمجارە نەتەنیا پشتیوانیان لە دەستەڵاتدارێکی حکومی لە تاران نەکرد، بەڵکو هاوسۆزی و هاوخمی خۆیان ئێرانیەکان لە سەراسەری ئێران و بگرە لە سەراسەری جیهان دەربڕیەوە وەژینا وەکو بزوتنەوەیەک توانی بە دەرد و ڕەنجی گەلانی ئێران بە جیهانی بکە. بەڵێ دروشمی جیاواز دەوترێتەوە لە خۆپیشاندانەکانە، بەڵام بەڕای ئێوە خواستی سەرەکی و خۆپیشاندانانە چییە و حکومەت ئێران چۆن دەتوانێت وەڵامی داواکاریەکان بداتەوە؟ شتێک لە ئێراندا هەیە دەڵێن ئاسڵی نیزام نیشانەیە ئەوانە بەهانن. ڕاستەکەی بەهانە ئێستا ئامانجی سەرەکی ئەو خۆپیشاندانانە ئەسەن بوونی ئەو نیزامەیە. ئەوەی ئەگەر ڕاستی بێ کۆماری ئیسلامی ئێستا کەوتوتە خەتەرەوە، ماهیەتی بوونی کەوتوتە خەتەرەوە. ئەو دروشمانەی کە دەدرێت تەواوی دژایەتی هەیە دەگەڵ فەلسەفەی بوونی، دەگەڵ ئەو ئایدۆلۆژیا و ئەو بیر و بۆچوون و باوەڕانەی کە کۆماری ئیسلامی ڕای دەگەیەنێ پەروەردەی دەکا و کاری پێ دەکات. کەوا بوو ئەمە دەتوانین بڵین ئەم بزوتنەوەی ئێستا تەواویەتی نظامی گرتوۆتە نیشانە. بەڵام ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت سەرکوت بکە؟ کۆماری ئیسلامی لە مێژووی 43 ساڵی ڕابردوودا توانێتی زۆر شۆڕشی دیکەش سەرکوت بکە. بەڵام ئەم پێم وابێ ئەم جارەیان بەهۆی ئەوەی کە بەرفراوانێکی زیاتری هەیە، فەلسەفەیەکی بەهێزی هەیە و ژنان ڕابەری ئەم بزوتنەوەی بە پێچەوانی شۆڕشەکانی دیکە، پێم وابێ سەرکوتکردنی هەروە خاسان نێ بۆ کۆماری ئیسلامی. بەڵێ ئەوەی ئەبێت خۆپیشاندانەکان لە زۆر شوێن هەن، تاکو دوێنێ بە پێ زانیارانی هەبوو لە نزیکی 52 شار لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان خۆپیشاندان هەبوو، بەڵام زۆرینەی قوربانیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانن. هۆکارەکەی بۆ چێگەڕێنەوە؟ دەگەڕێتەوە سەر ئەو نیگایە چاولی بێسا پەرسپێکتیڤە ئەمنیەتیەی کە ڕژیم هەر لە سەرەتای دامەزرانی و بەنسبەت کوردستانی هەبوو. کوردستان ئەسەن کوردستان و شۆڕشی کوردستان و بزوتنەوەی کوردستان و کولتوری کوردی و هەموو عنسور و بیتمێکی فەرهەنگی کوردی لە دژایەتی دەگەڵ فەلسەفە و بوونی کۆماری ئیسلامیە. و چون کوردستان شوێنێکی بەڕێکخراوە لەبەرهۆی کە حیزبی لە مێژینەی هەیە، ئەو حیزبانە ڕێکخستنیان هەیە، دەتوانن خەڵک ڕێک بخەن. نمونونەکەی کە دیتمان بە بانگەوازێک توانیان مانگرتنێکی سەراسەری و ئەو تا خۆپێشاندانێکی سەراسەری ڕێککەن. کۆماری ئیسلامی لەوەی دەترسێ لەوانەیە لە شوێنەکانی دیکەوا بەڕەحەتی نەکرێت. بەڵام لەبەر ئەوەی کە ڕژیم دەگەڵ بزوتنەوەی کوردستان دژایەتیەکی بنەڕەتی هەیە، تونتر دەگەڵ کوردستان دەزوڵێتەوە. بەڵێ بەڕێزکەوە هەنگەری چاودێری سیاسی لە بڕۆکسلەوە لەگەڵماندا. سوپاس بۆ کاتێ بەێمەدا و سوپاس بۆ بەشداریتان.